باڵەکایەتی ناوچەیەکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان زۆرترین چێڵگەی بەمین چێندراوی هەیە. لە کاتێکدا چەندان ڕێکخرا و دەستگا و دامەزراوەی ناوەخۆ و بیانی پەیوەست بە مینپارچی لەو سنوورە کاریان کردووە کەچی تا ئێستا زۆرترین چێڵگەی بەمین چێندراو هەیە و هەمیشە مەترسین لەسەر دانیشتوانەکەی. بەهۆی شەڕێک لە دوایەکان زۆرترین پانتایی جوگرافی بەمین ڕێژکراوە و ئەوەش وای کردووە کە گرفت لە بەردەم کاری کشت و کاڵی کاری گەشت و گوزاری و ڕەوەندەکان و کۆچەریەکان کە هاوینان دەستنە کوێستان و ئەوەش وای کردووە کە گرفت دروست ببی و ببیتە هۆی ئەوەی کە نەتوانن کاروباری ڕۆژانەی خۆیان ڕای بکەن و زۆرترین قوربانی لەو ناوچەیە کەوتۆتەوە. بەپێی ئامارەکانی دەستگای گشتی کاروباری مین لە سنووری پارێزگای هەولێر باڵەکایەتی تاکە ناوچەیە بەهۆی شەڕی 8 ساڵەی حکوومەتی عێراق و ئێران زۆرترین ڕێژەی چێڵگەی مین ڕێژکرا و ناوچەی پیسبوو بە مین و پاشماوە تەقەمەنیەکانی هەیە. ساڵانە ژمارەیەک ڕووداوی مینی لێ تۆمار دەکرێ هاوڵاتیان دەبنە قوربانی تاوەکو ئێستاش زیاتر لە 1200 کەس لەو سنوورە بەهۆی مین و تەقەمەنیە و گیانیان لەدەستداوە و کەم ئەندام بوونە. ئەولەویەتمان زیاتر دایتە ناوچەی باڵەکایەتی چونکە هەموو هەرێمی کوردستان ناوچەکە زیاتر چێلگەمینی زیاتر تێدایە بە ڕێژەی ژمارە با بڵێن چێلگەمینی زیاتر تێدایە. ئێمە تەرکیزی خۆمان لەسەر کردو 3 تیمی مینلابەریمان لێرەدانە 2 تیمی میکانیکەڵیش بەڵام چونکە وەرزیستان زۆر ساردە لێرە بەفروبانان ڕێگانادا ناتوانین بە هەموو وەختەشی ساڵیش بکەین فترەکانی ئیشکردنمان سنووردارە لێرە. لە هەرێمی کوردستان هێشتا مین هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەر ژیانی هاوڵاتیان و گونشینان. ناوچە سنووریەکان بە ڕێژەیەکی زۆر مین و تەقەمەنی جۆرا و جۆر وەک پاشماوەی جەنگ لێەوە بەجێماوە تاوەکو ئێستاش کاریگەری خراپی لەسەر ژیان و گوزەرانی دانیشتوانی ئەو ناوچە سنووریانە هەیە. کەمی تیمەکانی مینلابەری و هێواشی لە کارکردنیان وای کردووە ژمارەیەکی زۆری چێڵگەی مین ڕێژکراو تاوەکو ئێستا لە سنوورەکە وەک خۆی بمێننەوە. بە درێژایی 27 ساڵی ڕابردوو چەندان ڕێکخرا و تیمی تایبەت بە مینپارچی لە باڵەکایەتی کاریان کردووە بەڵام تا ئێستا زۆرترین چێڵگەی مین ڕێژکراو لە تەواوی باڵەکایەتی بوونی هەیە. ئەمەش وای کردووە ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان ببنە قوربانی مین و تەقەمەنیەکان لەو ناوچەیە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.